بەری ڕنج و خەباتی تێکۆشانی و خوێن و فرمێسکی ئەو شەهیدانە بوو کە ئەو دەستکەوتانی ئەو ڕۆهەیتمان هەمووی لە ئەنجامی خەبات و خوێنی ئەوان بوو. شەهیدان شانازی خەباتی ڕابردوو و چرای ڕووناچی خەباتی داهاتوون. ڕۆژی شەهیدی یەکێتی ڕۆژی بە خوێن نووسینەوەی مێژووی قوربانیدانی گەلەکەمانە. هەڤاڵ مامجەلال بۆ شەهیدان و بنەماڵەکانیان دەڵێت سەروەری ئەوەی کە یەکێتی حیزبی شەهیدانی کوردستانە ئۆباڵێکی گەورە دەخاتە ئەستۆمان، ئۆباڵێک کە هەمیشە وەفاداری خوێنی شەهیدان بین. لەم ڕۆژە پرشکۆیەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم شەهیدانی ڕێگا ڕزگاری کوردستان دادەنوێنین. ڕۆژە پیرۆزە بە دەرفەتی دەزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بەهانای شەهیدانەوە بێن، زیاتر بتوانن هاوکاری شەهیدان بکەن. ڕۆژی 21 یازدەی ساڵی 1976 شەهیدانی سەرکردا خاڵە شیهاب و جەعفەر عەبدولواحید و ئەنوەر زۆراب لە زیندانەکانی بەعسی نەناوچوو لە سێدارە دران. ئەوان وانەی کەم ژیان کەڵژیانیان داهێنا. ئەو دروشمە تا ئێساژە نێو یەکێتی و یەکێتیەکانوە خۆی ماوەتەوە. شەهیدانی یەکێتی شانازی و شکۆی میلەتن، چونکە ئەوان لەو پێناوەدا گیانیان بەخشی و خوێنی گەشیان پێشکەشی کوردستان کرد. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.